خۆشەویستانی کورسات نیو سڵاوتان لەبێ لەگەڵاو کارانم ئامادەین بێکەوە پانۆڕامای ئەم شەوتان پێشکەش بکەین. لە سێ ڕۆژی ڕابردوودا ئێمە شایەتی چەندیمەنێکی زۆر تراژیدی بووین. ئەمڕۆ کارگەیشتە ئەوەی کە هاوشێوەی کۆڕەوەکە و ئەنفال خەڵکی گوندی لاجان لە گوندەکەی خۆیان شار بەدەرکران. ئەمە تەنها لەبەر ئەوەی کە داوای ئەوەیان کردووە گەنجەکانیان دابمەزرێن و عەدالەت لە دامەزراندن هەبێ لاو پاڵاوگانەی کە لە دەوروبەری گوندەکەیانەوە خۆیان دەڵێن بەشێکی زۆریان دووچاری نەخۆشی قورسیش بوونەتەوە بەهۆی پاشماوەی ئەو پاڵاوگانە. ئێمە لە دەستگای میدیایی کورسات ئەمڕۆ لەگەڵ هەندێک لە میدیای دیکە هاوشان تەنها مەزلومیەت و ستەملێکردنی ئەو خەڵکەمان گواستۆتەوە. دیمەنێک هەیە کۆمەڵێک هاوڵاتی کورد و کۆمەڵێک خەڵکی بە شەڕەفی عشیرەتی هەرچی هەیە ئێمە تەنها ئەوەمان خستۆتە بەرچاوی ڕای گشتی ئەوەی کە جێگەی نیگەرانیە یان ئەوەی کە جێگەی سەرنج و کەمێکیش پێکەنینە ئەوەیە کە پارتی دموکراتی کوردستان مێدیاکانی ڕاستپاردووە و هەمیشە وا ئەڵێن کە گوایە یەکێتی و حەشدی شەعبی دەستیان هەیە لەو بابەتە. بیریان چوو لە چەند ڕۆژی ڕابردوودا ئەوانەی کە حەشدی شەعبی بەڕێوە دەبن لە باوەشی ئەوان و لە ماچووموچی ئەوان بوون لە پارێزگای دۆک. ئەمە جگەلەوەی کە باسی لالەزارەکەن. لالەزار داخێکە لەسەر دڵیان لەبەرەوەی پیلانەکە وەک پێویست بۆ ئەوان نەچۆ پێشەوە. ئەوان حەزیانە کرد سلێمانی ببێتە گۆمی خوێن و ئەوانەی لە هەورازە نەفتەوە نێردرابوون بۆ لالەزار بۆی بێن گولە لە مێشتی خەڵکی مەدەنی شاری سلێمانیدا خاڵی بکەنەوە. ئێمە پێمان ناخۆشە هەر گەنجێک پەنجەیەکی بە خوێن دابێت، بەڵام ئەگەر سەروەری یاسا و یاسا لە لالەزار نەسەپێنرابوایە ئەوە هیچ گومانی تێدا نەبوو پیلانەکە هێندە قێزەون بوو کە ئاغاکانی خۆشیان لە پشتی بوون ئەوە سلێمانی دەبۆ سوتماچی ئەو پیلانە. زۆر جاریش باس لەوە دەکەن بۆ باسی گەنجە سوتاوەکان ناکەن. گەنجە سوتاوەکان لە شەڕ بەداخەوەین کە دوو گەنج بوونە قوربانی، بەڵام دەبێت لە بیرمان بێ کە سێ گەنجی یان سێ کوردیش لە هێزە ئەمنیەکان بوونە قوربانی. ئەم هەموو چیرۆک و ئەم هەموو فرمێسکانەتان تەنها ئەزانین بۆ ئەوەیە کە سلێمانیتان پێ نەکرایە گۆمی خوێن و سلێمانیتان پێ نەسووتێنرا، بۆیە لالەزارتان کردووە بە تایتڵی هەموو کارە قێزەونەکان. ئەمە جگەلەوەی ناوهێنانی سەرۆکیەتی نیشتیمانی کوردستان بەو شێوەیە و بەو شێوە کە ئەوان مەرامەکانیانە لە مەرامەکانیاندا ئەیانەوێت تەحقیقیکەن ئەوەیەکە تەنها بگەڕێنەوە بۆ بەیانەکەی سەرۆکی حکوومەت کە جێگری دووەمی سەرۆکی پارتیە و خۆی دانی بۆدانا کە پیلانێک هەبووە و خۆشی ئاگادار بووە. دوجار هەرشەکان یان دانیشتوانی گوندی لاجان ستەمیان لێکرا ئەوەی ئەمڕۆ لە کۆڕەوێک زیاتر بوو، بەڵام بەدەستی کورد ئێستاش لە تۆپزاوە و لە خەبات و لە دەوروبەری لاجان ئەو هێزانەی لەوەیە ئەگەر لە کاتی خۆی و لە کاتی پێویست لە شنگال بواە ئەم هەموو خوشکوبرا ئێزیدیا نەدەبوونە قوربانی. ئەگەر لە دەوروبەری گوێڕ و مەخمور بواە ئەو کاتە لە بەرهێزەکانی دژە تیرۆری یەکێتی نیشتیمانی کوردستان نەبوایە ئێستا چیرۆکەکە بە جۆرێکی دیکە بوو، بەڵام لای ئێمە نیشتیمان پەروەری لەسەر و هەموو شتێکەوەی. میوانەکانم لە پانۆراما تاوتوێی دۆخی ئەمڕۆکەن هەرێک لە بەڕێزان بەڕێز هێمن مامەند ڕۆژنامەنووس خێربێ، هەروەها بەڕێز وەلید هەرچی نوێنەری هەرچەکان سوپاس دەکەم کاک وەلید جەنابشت بەخێر بێ. بارە جەنابتەوە دەست پێ بکەین دۆخەکە تا ئەم دەقەیە چۆن چۆنی. بەڵێ زۆر سپاس بۆ ئەم دەرفەتە، زۆر سپاس بۆ برای بەڕێز. وەکیان بینین دەقە بۆ دەقە وەزع گەلە گەلت مەترسیێدایە و بەردەوام هێزên پارتی دیموکراتی کوردستان بەرامبەر خەلکی سڤیل خەلکی مەیە عەشیرەتە هەرکیە لە هەمە ناحیەکیوە هەر لە قەزایە خەبات هەر لە لاجانێ هەر لە بەحەرکێ هەر لە ناحیا ڕزگاری هەر جهێکی کو خەلک تێتە سەر جادێ پشتگیریە خۆ بۆ برایەت خۆ بۆ کەرامەتا خۆ بۆ نامیسا خۆ دیار بکات وەکو گوندێ لاجانێ چونکو وەکو ئەم زانین هەر
سپێدێ هەتانۆکە خەلکێمەیە کەوتێ سەر جادا خەلکێکیش یەتبینیت کو ئەوە غەدرەکە گەلە مەزنە ئەوە کوڵ غەزای هاتیە ڕوویدان مەدیتە ڕوول کوردستانی هاتە ڕوویدان دەستێ کێب دەستێ حکوومەتێکە ماوە سەرچووی حکوومەتێکە پۆلیسیە عەسکەریە بنەماڵەیی کوتوێت کەرامەتە خەلکی بشکێنیت کوتوێت خەلکی بێ کەرامەت بیت کوتوێت خەلک عەبدینیاوێ بنەماڵێ بکات ئەوە هەمە سەبەبێ هەندەیە و هەتانۆکەژی ئەم دبینین ڕەوش زێدەیات نەخۆشیێ و مەترسیەکە زۆر ئەلسە خەلکی دەست کرد ترساندنە وێ هەندێک و ئەو هێزە دێ خەلکی ترسینیت ئەوە نەزانن کو هەم عەشیرەتە هەرکێ و هەم قەهرەمانێت مە ئەلوێ مەنتەقێ چ جارە نەترسیانە و چ جارە ژیلوانە ناترسن باشە ئەمڕۆ ئێستا ئێوارە بیریان کەوتۆ لە بەیانیەوە خەڵکیان خستۆتە سەرزادە لە گوندەکەی دەریان کردوتەوە پارێزگاری هەولێر و هەندێک بەرپرسی پارتی هاتنە سەر شاشەی تەلەڤیزۆنەکان ئەڵێن ئێمە ئەبەس لێک تێنەگەیشتنێک بوو هەر بەڕاستیمە لێک تێنەگەیشتن بۆ خەڵکێک گوندەکەی خۆی چۆڵ بکە وڵاهی من پێ سەیرە یعنی سێ ڕۆژە ئەو کێشە هەی هەنێ بۆ ڕۆژە چوارێ پێنجێ چیت هەتان و کەوە لێک تێک نەگەشتنە یعنی خەلکێک بێتە سەر جادە یەکەم ڕۆژ شێوەیەکی مەدەیانی داوا مافێ خۆ کرد هاتە دەستە سەرکردن ئەوە تێنەگەشتنە پشتی هنگی شەوە چووی هێزەکە زۆرەوە چووک و داخل و گوندێ لاجانێ بن ئەو ژی بۆ وام دەبێژین لێک تێک نەگەشتنە باشە ئەو ڕووکە دەرپەدەریە و خەلکی سەر جادە هەشت کوس پێدێ ئەوە هەتان نوکە تقریبا 11 ساعتە زارۆکێن تێدا ژنێن تێدا پیرەمێرێن تێدا یعنی گەلک دوان نەخۆشن یعنی چ عەقلێک چ سیاسیەک چ ڕۆشنبیریەک چ مێشکێک دەوێ هێ وەرگریت تو بێ سەر شاژەی تە چ ڕووی هەیە تو بێ سەر شاشەی بێژە لێک تێک نەگەشتنە باشە لێک تێک نەگەشتنە تو بۆ ئەوێت تە دەستە سەر کرد و ئازاد ناکەی تو نوکەزانە کە داواکاریە ئەو خەلکی کۆنۆکەل گوندێ لاجانێ هەتانۆکە ئەو نەچوینە سەر شوێنی خود وان وەکی مە وەفدێک دیت کۆ نەوەفت بی هەندێک کەسێک بین مەجموعە کەسێک مستەفیدن وێ حکوومەتە فاشل باسی هەندێت کرد ئەم نێونەرێت خەلکی گوندێ لاجانێنە لێک تێک نەگەشتنەکە چێبی خەڵک بڵاو بچی تەوسە ماڵ و حالێت خۆ باشە یەس پێدەیە ئەس بێژمە وان نێونەرە هەنکیوە بینە یعنی ئەگەر هەنگوو پیچێکە کەرامەت و شەرەف و نامیسا وێ ژنا ئەو ڕوویا عەشیرەتە هەرکێ هەبایا چەک ملێ خودای چوو پشگیرییا گوندێ لاجانێ کرە هەنگوو پیچێکە خیرەتە وێ ژنێ هەبا ئەو ڕوو وەزعێ لاجانێ و عەشیرەتە هەرکەت و وەزعدانەبی یعنی چ لێک تێک نەگەشتن ئەس نزانم یعنی لێک تێک نەگەشتن سە چ خەڵکەکە بۆ خۆی گوندەکەی چۆڵ کردووە شەوە بۆری من بۆ تە بەحەس کرد داوا هەندێتکەن کۆ خەلک گوندی چۆڵ بکات دوهڕی نیشتنەکە هەبی هەندە برادرێن دی دیگە پارێزگارێ هەولێر و گە بەرپرسی ئاساییشە هەولێر وانێ داوا کرد کو سه کەسێن دی خۆ ڕادەستی وان بکەن و پشتی هنگی گوند بێتە چۆڵکردن ئەو داخلی گوند ببن ئەوێژی بەرنامەکی دیە هەی داخل و گوندێ بن داخل و گوند بن تنێ بۆ هەندەیە کۆ ئەو ماڵات شۆلن دە سینارویەکە دی و بەرنامەیەکی دی بۆ خەلکی گوندە هێتە دەرستکردن یعنی ئەمێت گەشتێ وێ قەناعەتێ ئەو گوند هەمووی هەرچیە هەموو هەرکیە خەلکی گوندی گەشتێ قەناعەتێ زی ئەو پلانە مایاڵێ ئاشکرا کرد ئەم لێرەژیدا بێژینە هەمە ڕایا گشتی و خەلکی کوردستانی ئەو هێزا کو داخل و گوندت بیت نوکە کەس دوت گوندە دانیە دێ داخل و گوند بیت دێ هەندە چەکێ کووان توێ دێ دانە وان ماڵانە پشتی چەندێکی دی دێهێنە سە کەناڵێت خویێت فاشل دێ ئەعلانە هەندێکەن وڵا گوندێ لاجانێ ئەو چەکێ مەترسیە تێدا هەدوعا بکەن نەبێژن وڵا چەکێ کێمیاییت گوندێ لاجانێدا خەلکی گوندێ لاجانێ چ توێت نوکە ئەگەر لێک تێک نەگەشتن بیت خەلکێ گوندێ لاجانێ تنێ ئەوە توێت بێژیتن ئەو گرتی ئەو کەسێن هەنگۆ دەستە سەر کرە ئازاد بکەن ئەم دچینە و سەماڵە حاڵێ خۆ و هەنگۆ ئەمێ دەرپەدار کرە زۆر باش چیت بیرکەوتەوە کاکێ منم ڕۆکە و دیمەنانت بینی کە ژن و منداڵ و خەڵکی خاون پێداویستی تایبەت و پیر و گەنج و هەمووی لەسەر لە گوندەکەی خۆی دەربەدەر کرا جارێککە سلااوان لێبێت بەداخەوە دڵم ژان دەکات بۆ ئەم ژن و زارۆکەی کە بەم شەوە لە سەرشەقا من بەڵام
مادەم ژن چەکی دەستداوەتێ هەرچەکان سەردەکەون مادەم ژن چەکی دەستداوەتێ ئەمە موژدە بێت بۆ بنەماڵی بارزانانی کە هەرچیەکان سەردەکەون. چیم بیرکەوتەوە ئەمە هەڵمەتی شاڵاوی نۆیەمی کورد بوو لەسەر دەستی منسووری کوڕی عەجاج یان منسووری کوڕی مەسعود. ئەمە هەڵمەتی شاڵاوی نوێم بوو سەدام حوسێنی ئاغاکەی مەسعود بارزانانی ئەوەی کە بە سیوێکی ئاب لە بە دەبابەکان هەولێری داگیر کرد. ئێستا مەسعود بارزانانی و کوڕەکانی میراتگیری سەدام حوسێنن دەبێ هەڵمەتەکانی تری ئەنفال تەواو بکەن. سەدام حوسێن هەشت هەڵمەتی ئەنفالی کرد ئەگەر هەڵە نەبم بنەماڵی بارزانانی ئێستا نوێم هەڵمەت دەکەن ئەنفالە ئەمە ئەنفالە. سەدام حوسێنی شەروای کرد کارەبای قوت کرد دوای ژنەکانی جیا کردەوە پیاوەکانی دەستگیر کرد. ئێستا منسووری کوڕی عەجاجیش منسووری کوڕی مەسعودیش کە ناوی لە خۆ ناوە فەرماندەی هێزی گوڵان کۆمەڵێک ئەستێرە و داڵی فەیکی خستۆتە سەرشانی کە هیچ شتێک لە سەرباز نازانێت کە لە سەی ئاب لە 2014 6,000 ژن و دایک و خوشکی ئێمەیان بەجێهێشت لە شەنگال کە لە مەخموور ڕایان کرد هێزەکانی دژە تیرۆری یەکێتی فریایان کەوتن کە سیروان بارزانانی ڕای دەکرد لە گوێر هەرچیەکان فریای هەولێر کەوتن ئەمە پاداشتیان دانەوە. زانی کاکزانە ئەمە شتێکی شۆکێنەر نییە. ئێمە کاتێک شۆکێنەرە ئەگەر بڵێن ئەم مانگە ڕژێمی پارتی و بارزانانی هیچ خیانەتێکی نەکردووە دەبێت تۆ بێ بەرنمەیەکی لەسەر بکەیت بڵێ بەڕاستی جێگەی معجیزەیە بۆ ئەم مانگە هیچ بنەماڵی بارزانانی و حیزبەکەی بارزانانی هیچ شتێکیان نەکردووە. ئەوەی کە ڕوودەدات بەڕاستی شۆکێنەر نییە وە شتێکی تازە نییە بەڵام من لێرەوە دەڵێم خەتای ئێوە بوو خەتای میدیای یەکێتی بوو کە چەند ساڵە بەهۆی هاوپەیمانیتیان لەگەڵ پارتی خاترتان دەگرتن چاوپۆشیتان لێ دەکردن باشە بەڵام ئێستا ناکۆچیتان هەیە دێن ئەم خیانەتانەی بنەماڵی بارزانانی ڕووماڵ دەکەن کەناڵ هەشتە گەلی کوردستانە کورسات نیوزە ئێوەن باشە ئەجینە ئەمەە ساڵانێکی زۆر ئاوا دەکەن بەڵام میدیاکانی خۆیان باسییان نەدەکرد ئێوەش باسییان نەدەکرد بەوەی ئەو هاوپەیمانی لەگەڵ هەبوو ئەجینە شتێکی تازە نیە کاکە ئەم بنەماڵەیە بە حساب لە ئەمریکایان خوێندووە زانکۆی ئەمریکیان هەیە چاکەت و پانتۆر و ڕیبات دەبەسن بەڵام کاکە ئەمانە لە دۆگمای خەڵکی دەژین. ئێستا ئارین کە تەمەنی 20 ساڵێک کە زانکۆی ئەمریکی هەیە بە هەمان عەقڵیەتی مستەفای باپیرە گەورەی باوکی بیر دەکاتەوە. ئەمانە لە دۆگمایەکی خێڵگەرای بۆ ئەو ئەیانەوێت مەسەلەن وەکو باسەکەی مەسەلەن ئەچنە سەر هەرچەکان ماوەیەکی زۆرە پێیانەوە گرت ئەمانە یعنی ئێستاش بە عەقڵیەتی خێڵگەرایی بیر دەکەنەوە نابێت هیچ خێڵێک لەوان بەهێزتر بێت نابێت ژنی هیچ خێڵێک لەوان ئازاتر بێت. ئەوانە لە دۆگما و چەقبەستوویەکی زەمانێکی درێژە دەژین تا ئێستاش ئامادەنی نە کچەکانیان بدەن بە عەشیرەتێکی تر ناویشی لە خۆ ناوە سەرۆکی وڵات کورە کاکە ئەمە بەدبەختی ئێمەیە بەدبەختی ئەم کوردەی باشوورە جەلا تاڵەبانی دەمرێ نەشورا مستەفان دەمرێ عەبدوڵڵا ئەوجەلان 26 ساڵە لە زیندانە باشە بنەماڵی بارزانانی حکمڕانی ئەم باشووری کوردستان دەکەن ئەمە نەکبەتی کووردە ئەمە بەدبەختی ئێمەیە ئەجینا فکر و فەلسەفە و ئایدیا و ڕامانی ئەم حیزبم پێ بڵێ ئەم بنەماڵم پێ بڵێ ئەخەر مەسرووری کوڕی مەسعود چییە سەرۆک وەزیرانی باشووری کوردستان بێ مەسعود چییە سەرۆکی هەرێمێک بێ کە 182,000 کەس لێ ئەنفال کراوە مەسعود چییە سەرۆکی میلەتێک بێ کە 5,000 ئەنفالی لێ کراوە کاتی خۆی دکتۆر یوسف سەرۆکی پەرلەمان یەک قسەی کرد ئەمە بوو بە ترێند و مێژوو کاکە حکمڕانی بە نەخوێندەوە ناکرێت حکمڕانی بە کەسێک ناکرێت کە ئێستاش بە دۆگمای خەڵکی بیر بکاتەوە بەڵام بەدبەختی ئێمەیە دژمنان ئەمانیان هێناوە هەمیشە ئێمە لێرە لە دەستگای میدیای کورسات بە باسی خۆمان بکەم هەمیشە هەوڵمان داوە برینەکان ساڕێژ بن دەی ئەمڕۆ ڕەنگە سبەینێ چاکتر بێ ڕەنگە ئەمە حاڵەتێک بێ ڕووی داوە دوجار گەیشتینەوەی کە ناکرێت چیتر مەسەلەن تۆ ژن و منداڵە گوندێک بەو سەرمایە بە نەخۆشی ستەمی لێ دەکەی گول لە دۆشکە لە ناو چاوی خەڵک دەدەی لەسەر کارەبا بە 75 لە خەڵک دەدەی ینی خۆ دەبێت تۆ باسیکەی ئەو ئێستا کە باسکردنیەتی نیشتیمانە ئەو وەختە کە مەسەلەن زۆر جار
پێمان لە جەرجی خۆمانەوە باسمان نەکردو ڕێگە پەیوەندی بەوە بێکم با وڵاتە تێک نەچێ با نیشتمانە تێک نەچێەوە تا ئێستا ئەوان زمینیان ساز کردو بۆ شەڕێکی ناوخۆ ینی مە نامانەوێت شەڕی ناوخۆ بێ مە نامانەوێت ئێستاش دۆخی هەرچەکان ئالۆستر بێ نامانەوێت دۆخی خەبات و تۆپزاوە و بەحرکە و مەسەلەن هەتا لازان ئالۆستر بێ بەڵام ینی هیچ ئینسانێک ئەوەی پێ قبول ناکرێ ینی بۆ ئەو مووقعە ینی پێت وایە چێتی و حەشدی شعبی ڕۆڵیان هەبێستا کە ناکۆچیە باس شعرەکەی پەشێ و ئەوانە هەر کاتێک کە شتێک بەدڵی ئەوان نەبوون دەڵێنەوە دەستێکی لە پشتەوەیە لە کاتێکدا دەستی هەموو دوژمنان و داگیرکەران لە پشتی ئەوانە واللهی بە گۆڕی شەیدان ئەگە دەستی داگیرکەران لە پشتی ئەوانە نەبێت بەرگەی 5 دقەی هەرچیەکان ناگرن بەڵام هەمیشە داگیرکەران دەستی ئەوان کەکە ئەوانە کەس نەما جاشایەتی بۆ نەکەن باشە دوو مامۆستا دەچێتە بەغدا بۆ موچەکەی خۆی دەڵێنەوە جاسیغا خۆفرۆش لە کاتێکدا بەڵام خۆیان پێشوازی لە ماڵێکی دەکەن ڕۆژێک لە خەسعالی دەکەن ڕۆژێک دەستنە تاران دەڵێن ئێمە کوڕی ئێوەین ئێمە قەت کەڕز لە بیر ناکەین ئێمە کەکە جاشایەتی و دەست لە پشتبوونی لەبەر ئەوان بەبەر کەس ناشەوێت زۆر باش وەڵڵی ئەگەر دەستی داگیرکەران و دوژمنان نەبێت بەرگەی 5 دقەی ژن و منداڵی هەرچیەکان ناگرن زۆر باشە کاک وەلیت تۆ پەیوەندیت هەیە لەگەڵ ئەو گەنجانەی لەوێن مەسەلەن بەهێک پرسیاری ڕاشکاوانە لە لازان ئەکسەریەتی پارتی نییە بەڵێ پەیوەندیەوەمە بەردەوامەتگە خەلکێ لاجانێ زۆربەی خەلکێ لاجانێ پارتینە باشە حەشدی شعبی وێچەتی بۆ دەستیان هەیە متیاس وێ نقطەی بەحەس کرد وەکو سەیداژی بەحەس کرد هەر تشتێک کو مەسلحەت و ئەستیفادێ واندا نەبیت یان گە بیر و بۆ چۆنێت وێ بنەماڵەیە یان وێ قیادا وان یا فاشلدا نەبیت خاک فرۆشە جاشە دەستێ دەرەکیە تێدا دەستێ حەشدەیە تێدا ئەز ێ پرسیارێکی لێکەم ئەگەر ئەو هێزا ئەو بخۆ بەحەسکەن بێژنمە ئەو هێزا پێشکەوتیا هەی بۆ دیهارناکەن دەستێ حەشدێ کیوەدا حەشدێ چ درۆن هوێتینێ چ لەشکر ڕێکرینە لە گوندێ لاجانێدا چه قوة عسكري نوكا لاجاني زيد يعني بس يا بارتي نبي چه قوة دي له تني قوته هزيت وانه له چقدارت وانه له چه هزي دي هزا يشتي حجب شو داگش چه هزاي كتي نوكا الگوندي لاجاني چه هزا حجد لاجاني حجدك بقرن بينسا شاشة بلا بينسا شاشة بيجن او حجده هركياي ايناي دفاع لاجاني بكات كنا نسيدا نا خدي او شو سيناريو كذا كان كسك دينا بنافي حجد لا زيدا بلا بينن اوا فكرك خلقك هو بيتر سينن دست دركي يكتين اجتماعي كردستان دست هركيت دروي كودگه بارتي دانا دستت والله تو كشي دا هي باشا بين 6 روزه نه بين 6 روزه چند سال خلقي لاجانه په وضعوت نالید نخوشا سرطان روز به روز و منطقه زیدت بید باشه تبو او کشه چاره سر ند کرد او رو که اس بیم سر جاده دعوا مافکی خوی آسایی بکم از خاک فروش بم از نزا جاج بم از نزا دشمن خاکا کردستان بم یعنی دعوا مافی خوب کم از دشمن کردستان ما از دشمن کردستان از بس دشمن تما و بوم شرفک و شانازیه کم مزنه کو از دژمنێتە تو دژمنێ هەموو ملەتی کورد پەنجەی تۆمەت بۆ بەڕێز جەوهەراغا درێژەکە ئاساس جەوهەراغا لە پشتی هاندانی ئەو بابەتانەیە شتی وا هەیە مەسەلەن تۆ زۆر لێیان نزیک ما خەڵکێ ما هەموو عەشیرەتا هەرکە هەر حیزبەکێدا بیت ئەم دانێن خەڵکێ مەیە برایەت منە ئەو خێزان و ژن و بچیکێت ئەو ڕۆژادێ هەموو دایک و خوشکێت منە هەمووژی دایک و خوشکێت هەمووژی دایک و خوشکێت جەوهەراغاینە خوشکێت جەوهەراغاینە کچێت جەوهەراغاینە کوڕێت جەوهەراغاینە وانە ئەوێ بنەماڵێ وێ دەسەڵاتە پۆلیسی ئەتوێت وەکی من بۆ تا بەحەس کرد بەس تو عیبادەتە بۆ بکەی بێتە بکوژیت تا دەرپەدەر بکات نانێتە ببڕیت تو هەبێژێ ئەمە پارتی لێک نابین توێ نانێ مت بڕێت توێ مت کوژێت توێ مە دەرپەدەر بکەی یعنی دەنگێ مە خوو گەشتە عەسمانێ حوتێ هەندی ئەم هەوارد کەیت ئەمێت بێژینە خەڵکی ئەمە هی ئەم ڕۆسبین ئەوەی ئەو ڕووسبەینێ نییە من دوهێژی بەرنامێکی بەحەس کرد ئەوە بوو ساڵێت 58 ئەو ناکۆکیامە وەکو عەشیرەتە هەرکات گەوێ بنەماڵێ یا هەی هەر وەختێ مەڵا مستەفا گەڕیاوە دعوا هەندە سەرۆک عەشیرەتێ وە وەختە دعوا محێ هەرکی کرد
محاغا هرکی کرد گوته چیم سردانه که ملا مصطفی بکین گوته بخوده از دهم بس از او گلگ ناگنجین چون که محاغا برحمت بی سروک عشیرت همه هرکیابی او کشه نوکجی هر سر گورا ناوی و یا هاتیه کرن او گنجه یکم روژه گوته گورا محه نوکی دست سر کریه اوانجا گوت بی گورا ملا مصطفی هنکی کس وکو هرکیل سوی ئێوە پێتان وتون بڵێن بە گۆڕی بۆ خۆیان ئەڵێن بۆ خۆیان کابراەتی ئەو گوندێ لاجانێ محێغا ڕەحمەتی دایە خەڵکێ گوندێ لاجانێ وەفایە هەی کابرای خیرەتە شەرەفە لاڵە هەی وەختێ مەلا مستەفا محێغا چووە لاڵە مەلا مستەفای گوت ئەس تشتێکی بێژمەتە حەزکەی بنهێنیان پێچەوەیت و سەرۆک عەشیرەتانە گوتێ نە تنێ بێژە من گوتێ تەم مەوزوع و کێشەیەت گە زۆربەی عەشیرەتە هەی ئەو مەوزوعێت و کێشەیەت گە عەشیرەتە چارەسەر بکە پشتی هنگیژی دەئەم بشێن وەکو کورد داوا مافێ کووردا بکەین مەوزوعی کەرکووکە چەندین مەوزوعێ دیە مەلا مستەفای گوت بیێ توی هەوێدێ حکومە المستینە دەسەڵاتێ المستینە ئێمە حێغای گوت بێ ئەگەر ئەوە بیرکردنەوە تەبیت ئەز و تۆ ئێجەما ئاخودنەکە هەیە ئەم زمانێ خۆ هەرکیانیت بێژین گوت بێ ئەز و تۆ ستێرکا فەنگێژی یەک و دەنابینین یعنی بەلهو لەی فەنگ گوتی لە سێرێت فەنگی ئەوەل وو وەختە ئەو ترسا مە وەکو عەشیرەتە هەرکیا و زۆربەی عەشیرەتێن دی سوورچینە برادۆستن شێروانینە ناو خودێوانە ناو عەشیرەتێن دەڤەرا وان هەتات هەیە خارل گۆرانە و زێباریا ئەو ناکۆکیەیە کەوتیە ناوبەیناما وان سەچە ئەو کورسیا خود ترسن دەسەڵاتێ تر بێژن ئەگە ئەو عەشیرەتە هەرکی قووەت بین سبەی دێ دەسەڵاتێ المەستینن ئەوەیە گەرە و 4-5 گەنجە ئەو 10 گەنجە و 15 گەنجەی کە لە دابمەزرێن یعنی دابمەزرابن چ نوکە ئەم دێ بێژین بڵە 100 گەنجێن مە عەشیرەتە هەرکیا نوکە بڵە دەستە سەر بکات دێ چ وازە هێتە گۆڕین ئەو ترسە دێ دلێوان چیتە دەرێ چ جارە ترسا مە و زۆربەی عەشیرەتێن کو بەرامبەر وێ زوڵماوان ڕاواستیای دلێوان ناچیتە دەر وەکو سەیدا گوتی یعنی ئمە باکێشەکە لەوەی کورد نەکەینەوە 15 گەز ئەگەر کێشێکی مێژوو بۆ بەڕێز پارێزگاری هەولێر بۆ بەڕێز بە 50 تعیم مەسەلەن بۆ نمونونەکە ئەڵێن دەستی لە پشتە ئەو دەستی لە پشتە بوو سەیدا مەوزوعەکە ئەوە نییە کاتوبدا بە مزرینە بینێر سەر شریکێ کار بدەیان ئەوە مەوزوع نییە مەوزوع ئەوەیە توی بێکەرامەت بە نابیت توی پێز بە نابیت تو دەوڵەمان بە نابیت تو دلێ خۆ ئازاد بێ پاخۆوە کورت و مختصر عیبادەتە بۆ بکەیت ئێ ئەم ژێت هاتێ پەروەردەکردن بەس عیبادەتە بۆ خودێ بکەین بۆ خودێ خوب چەمینین ئەم دچ تۆ عیبادەتە بۆ ئینسانە بۆ مرۆڤەکە ئەس بەنی و ئەس خوڵام و بەتە بمرم و نەزاچە و تهمت ئەوە لاڵەمە نییە ئەس دێ بووە بمە بێژمە وە ئەس بەنی یەکۆ بۆ ملەتێ خۆ بۆ خەڵکێ خۆ بۆ عەشیرەتا خۆ خوب کوشتن بدات سەمە جوابیت ئەتۆ دوژمنێ منی ئەتۆ ئەوڕۆ ڕۆژەکە ڕوون ساڵا 2025 ئەتویێ تێی من ئەنفاڵکەی من دەرپدەرکەی نۆتویەکێ ئەوە 25 ساڵا 25 ئەس چ چاوەڕێت تە بکەم تو دێ چکەی هەنووکە تە گوندێ لاجانێ هەموو تەپۆ کرد خۆ تەپۆیە بنەوە ئەمە تە خر دامن تە شریکا لاناژی دامن من باڕیب تە ناهێت ئەزیزانم هەر گاوە بۆ تە ڕێخۆش بی هەرچەکان و کاکێ من وتی هەرچەکان ڕۆڵیان هەبووە لە مەسەلەن حتا لە پاڵپشتیکردنی پارتیش وانە شەڕێ داعش شەڕێ داعش هەل سنوورێ زاخۆ قارەمانێک هەبوو شەهید مەغدید بگرە شەهید جەلال بگرە شەهید خەیرڵای بگرە حتا وەرە خارێب هەزارە جەحێلێندی مە بۆ وێ خاکێ مە بۆ پارتی شەهید نەدان مە بۆ کەرامەتە ئاخ پیرۆزە لاڵمە نۆکەژی وەختێت بێژن وەڵا هەنگ خۆفرۆشن دەستێ دەرەکی بۆ ماخە کوردستانەیە پیرۆزە ئەم کەسێ خۆ نابینین کورد پەروەردتر ئەمما ما ئەو غیانەت و ئەو بێڕێزیە هەنگ لێتکەن ئەم لێ قەبیل ناکەین ما چه کێشێن کورسیا سیاسەتێ نینە ما داوا نەکردە بینەت حکوومەتێدا تەبی کورسیا هەرێمێ بدەنەما وانە
ما چ وەزارەت داوا نەکرینە ئەمێت بێژین مواتنێکی هاوڵاتیەکی بەسیت متوێت دا بێمە تەعینکردیان بێمە دامەزراندن سەرچە چەند مەترەکە کۆمپانیا لانازەل مدیرە بوو ئەس نەهێمە دامەزراندن تو چه خەلکێکی دهۆک بینە زاخۆ بینە شێخان بینە حەقێ هەر کەسێکیە بێت شۆڵ بکات ئەم نابینە مانەعی ڕزقی کەسی تو بوو چه کەسێکی بەغدا و بەسرا و دیالە کو حەجدن حەج بخۆیان هێناوێنە بخۆیان حەجدێتی نایسە وە کۆمپانیە شۆڵکەن بەس ئەس کوردێکی بێدە سەلات تووەنەکە ئەس بێمە کار بکەن کاکێ من بۆ ئێمە مەسەلەن مێدیا لەکوێیە مەسەلەن ئاگری کردووە یان بەنزینی کردو بە ئاگرەکەیە مەسەلەن ئەڵێنەوانە ویستویانە گەنجانی هەرچی بدەن بە کوشت و یان ئاگرەکە گەرمکەن و دژی پارتی و نازانم چی ئەوشتانە ینی وەکو ڕۆژنامە نووسێک دەبێت ڕۆڵی میدیا چۆن بێ ڕۆلی میدیاوەیە کە هەمیشە لە بەرەی خەڵکی سیڤیل دابێت و دەنگی خەڵکی هەژار و مەزلوم بگەێنێت نەوەکو ئەوەی تۆ لە ئەم فالەی هەرچیەکان لە گوندی لاجان بەم شەوە تۆ بێدەنگ بیت بەڵام مایکێک ببەی لە وەزارەتی ناوخۆی پارتی کۆمەڵێک جاش و خۆفرۆش کۆمەڵێک بەکرێگیرا و کۆمەڵێک مستەفید کۆمەڵێک کۆیلەی پارتی بێ مایچی بخێتە بەردەم بڵێ وەڵا ئەمە هیچ نەبوو کێشە نییە و کێشەی ئارامەوە وەگەوەی کە ئێمە لە چرخی بەردین دابژین ئەمڕۆ سەردەمی زیانگیری سەردەمی ئەولەمەیە هەر کەس دەتوانانی بە مۆبایلەکەی خۆی هەموو ڕاستیەکان خەت و تەلەفۆنیان بڕی بوو ڕاست بڵێ بڵێ هەتان و کەژی لە ناو گوند بڵێ ئەوان هەمیشە بۆ هەموو بابەتێک سینناریۆیشیان هەیە باشە چیان دەست دەکەوێت کاکێ من مەسەلەن پارتی لەو دەست خستنە مەسەلەن ئەوە ئێوە تانەوێ مەسەلەن بەیاننامەیەکیان دەرکردووە تانەوێت کۆرمۆر بشارنەوە نازانم کۆرمۆر چێشی چی بوو تابیشاری دەزان ئەوە با بێمە سەر کۆرمۆر دەزانی چۆنە ئەم هێرشە بۆچیز بۆ سەر کۆرمۆر من هیچ منەتم نییە من لەم میدیایە لە هەر شوێ بە من خەڵک چی دەڵێ کەیفی خۆیەتی من قسەی حەق دەکەم باش بۆ دژایەتی کۆرمۆر دەکرێت بە بەراورد لەگەڵ پرۆژەکانی تر کە ئێستا باسی دەکەم تاکە پرۆژە لە ماوەی 34 ساڵ 35 ساڵی ڕابردوو کە وەکو پرۆژەیەشی نیشتیمانی هەموو خەڵکی کوردستان لە زاخۆ تا خانەقین سوودی لێ بینیوە و لەوێش بۆ تەواوی عراق کێڵگەی غازی کۆرمۆرە بە پێچەوانەی پرۆژەکانی ژێر دەسەڵاتی ڕژێمی پارتی و بارزانانی پرۆژەی عینزالە کوڕەکەی مەسعودە مەنسوور ئەو لانازە کوڕەکەی سیروان بارزان نییە ئەوژی مەنسوورە لە کاتێکدا تۆ سەیریکە ئەمە کۆمپانیای کارهەری ئێوانە باشە هەرچی خەڵکی دەشتی هەولێر دەشتی شەمامک و ئەو ناوچە هەمووی خەڵکەکەی یان شوعی بوو یان یەکێتی بوو باشە ئێستا کە هاتوون پرۆژەی غازی پرۆژەی نوتی خۆرمەڵا کە لە گوندەکەی باو باپیرانی منە لە هێلەوە وە کۆمپانیای کار هەموو ئەم خەڵکیان کردووە بە پارتی بەو مەرجەی کە تۆ دەبێت لەو شوێنە بۆ تێوەکو کرێکار کار بکەی یان سیارەکە لەم شوێنە دابمەزرێنی بەو مەرجەی تۆ دەبێت تەسکیەکەی پارتی بینی ببی بە پارتی باشە ئەوان هاتوونە من دەمەوێت لێرە چی بڵێم پرۆژەیەکی نیشتیمانی لەلایەن کوڕێکی مەسعود دەستی بەسەردا گیراوە باشە بەڵام دێ دژایەتی پرۆژەی غازی کۆرمۆر دەکات لەبەرەوەی وەکو گوتم لە ماوەی 34 ساڵی ڕابردوو یەکەم جارە پرۆژەیەک نیشتیمانی هەل لە زاخۆ تا خانەقین خەڵک سوودی لێ ببینێ ئەمەش بە بەڵگا دوو ڕۆژ تەمان هەروان تەقاندیانەوە میتی تورێک لەگەڵ هەندێک میتی کەرکوچیەکان کۆرمۆریان تەقاندەوە باشە دواییش هەر خۆیان زەرەریان کرد ئەو پرۆژەی کە ناوێن لێناوە پرۆژەی ڕووناکی و فەخریان پێ ئێمە کارەبامان بۆ دابینکردن و نازانم چی ماهیەتەکەیان دەرکەوت دوو ڕۆژ کارەبان نەبوو پرۆژەکەیان دەرکەوت کۆرمۆر بۆ هەمووانە کۆرمۆر تاکە پرۆژەیە بۆ هەمووانە تاکە پرۆژەیە لە کوردستان بۆ هەمووانە بە پێچەوانەی تر کە کوڕانی بارزانی عینزالێ و لانازە و ئەم پرۆژانەی تر کە دەستیان بەسەر داگرتووە لە کاتێکدا مولچیان میلەتەیە ئەوان بانگەشەی ئەوە دەکەن کە
گوایە 1 ملیۆن دەنگیان زیاتر هێناوە دەوەڵی بە گۆڕی شەیدان من لە هەرێمێکی 6 ملیۆنی ئەگەر کەتیکەی لە زۆنی زەرد کە ڕێژەی دانیشتوانی ڕەنگە بە هەولوور دۆک 3 ملیۆن کەسێک بێ من لە کۆی 3 ملیۆن کەس 1 ملیۆن دەنگ بێنم واللهی دەبێ بە شۆرت و فانی علاگەوە سیاست بکەم هەر نەک بە چاکەت و پانتۆڕ و ڕیبات و بەهێزەوە حد دەبێ بە شۆرت و فانینەوە من سیاست بکەم هەر خەڵکەکە دەمپارێزی چونکە من لە 3 ملیۆن کەس ملیۆن کەسم دەنگ هێنا بێ هەر خەڵکەکە دەمپارێزێ باشە بەڵام دەرکەوت کە ئەم ملیۆن دەنگە ملیۆن دەنگێکی فەیکە ئەگەر تۆ ملیۆنێک دەنگت هێناوە زەحمەت نەبێ بۆ لە پازە گەنجی هەرچی دەترسێ کە داوای دامەزراندن دەکات کاکە گیان مۆلیدەیەک ماڵی هاوڕەیەک مەبوو لە هەولێر مۆلیدەیەک لەبەر دەم ماڵەکەی دانرا بوو کابرای مۆلیدە بزانە ئەخلاقێکی چەند جوانی هەبوو گوتبووی لەبەرەوەی دەنگە دەنگ و دووکەڵەکەم بۆ ئێوە دێ 6 ئەمپێرتان بە خۆڕایی دەدەمێ لەبەر ئەوەی ئێوە بەهۆی منەوە زیان دەکەن کاکان لە هەموو دنیا وایە لە هەموو دنیا وایە یعنی تۆ سەیری کە خاوەن مۆلیدە چەند ئەخلاقی هەیە ئەخلاقی جوانترە لە مەسرووری کوڕی مەسعود دەڵێ مادە مۆلیدەکەم دووکەڵی بۆ تۆ دێنێ دەنگە دەنگی بۆ تۆ دێنێ 6 ئەمپێرت بە خۆڕایی دەدەمێ بەڵام هاتووە پاڵاوگەیەکی کردوتەوە باشە دووکەڵ و ژەهرەکەی بۆ ژن و منداڵی هەرچی دەچێ بەڵام لێ ناگەڕێ گەنجی هەرچیدا بمەزرێ سی خوڕێکی تورک دێنێت کاکە دەزانین چۆنە ئەم پرۆژەیە زۆر لەوە گەورەترە کە ئێمە بیری لێ بکەینەوە ئەمە کێشەیەکی ئیقلیمیە ئەو ناوێت گەنجێکی هەرچی بێ لەم پرۆژەیە ئیش بکات بەیانیان بە 5 دقە بگاتە سەرکار و ئێواران بگەڕێتەوە بە 300 هزار کار بکات نه ئەو لەبەر ئەوەی جاشی تورکیایە دێ کارمەندێکی تورک دێنێ میتێکی تورک دێنێ باشە بە چوارقاتی ئەو گەنجەی هەرچی کە ئامادەیە ئیشی تێدا بکات و ئەو میتەی تورکی سیخوڕی بەسەرەوە دەکات و لەو سەردێت شت دێنێ کە دەڕواتەوە شت دەبات راپۆر دەبات ئەمانە خۆفرۆشن ئەمانە نانەوێ گەنجی مەدیاکانیان توانیان یعنی با من ڕوو لە بینەر دەکەم ڕووم لە بینەر دەکەم کاکە زۆر جار بە من دەگوترێ تۆ زۆر ڕخنە دەگری لە پارتی کێشەت هەیە لەگەڵ پارتی کاکە وەڵڵاهی من کێشەی شەخسیم نییە لەگە بنەماڵی بارزانی کێشەی ئەوەم نییە کە من دەربەدەر دەکەن کێشەی ئەوەم نییە کە من زیندانی دەکەن کێشەی من ئەوە نییە کە تەقەم لێ دەکەن و تیۆرم دەکەن و دەستم کەم ئەندام دەکەن کێشەی من لەگە بنەماڵی بارزانی ئەی هاوار تێبگەن کێشەی میلەتێکە کێشەی خاکێکە کێشەی مێژوویەکە عەبدوڵڵا ئۆجەلان لە کتێبی دادگای مێژوو لەگەڵ مامۆستا برایم ئەحمەد لەوێ گفتوگۆیەک دەکەن کتێبەکە هەیە مامۆستا محەممەد ڕەسوول ئاوال کتێبەکەی هیوادارم هەمووتان دەستی بخەن لەوێ ئۆجەلان دەڵێ کاکە کێشەی ئێمە وەکو پەکەکە لەگەڵ بنەماڵی بارزانی کێشەیەکی شەخسی نییە کێشەی میلەتێکە ئەی هاوار تێبگەن ئەم بنەماڵێ ئەم حیزبەیە داگیرکەران دایانهێناون دوژمنان هێناویانە تێبگەن من کێشەی شەخسیم لەگە بنەماڵی بارزانی نییە میلەتی باشووری کوردستان ئەم حیزبە داگیرکەران دەیان ناون دوژمنی میلەتی کوردن تکایە تێبگەن باشە میدیاکانیان توانیویانە لەو پرسەدا مەسەلەن لە سلێمانی بتڵەغازێک دەتەقێ 6 لایڤی بۆ دەکەن حەوت بەرنامی لەسەر دەکەن بەڵام مەسەلەن توانیویانە ئەوە بکەن ئەمە میدیانی عزیزم ئەمە نابی ناوی لێ بنەی میدیا کەی 24 ئی مەسرووری کوڕی مەسعوودە ئاوا یەکەمە لە بێئەدەبی لە درۆکردن لە شەڕی تایفی لە شارسێتی ئەمە یەکەمە لەوانە ئی کوڕەکەی کوڕە مناڵکارەکەی مەسروورە ئارین ئەمە ڕووداوە هی نێچیرە تۆ سیرکە 3 کەناڵیان داناوە 3 کەناڵ لە هەرێمێکی 6 ملیۆنی کە هەموو میتی تورکی بەڕێوەی دەبات باشە بە پارەی زەبەڵاحی ئەم میلەتە بە هەر 3 کەناڵەکە هەموو مانگانە 5,000 دلار بەس مەسروفیانە 5,000 دلار مەسروف 5,000 دەفتەر دلار 5,000 دەفتەر دلار مەسروف و خەرجی ڕوودا و کەی 24 و ئاڤایە باشە کەچی دەنجی میلەتێک نییە دەنجی میلەت نییە ئەم کەناڵە دانراوە بۆ لێدان لە شکۆی کورد دانراوە بۆ بێکەڕامەتکردنی کورد دانراوە بۆ لێدان لە شکۆی کورد ئێواران بە ملیشکاوی دێتە خوارەوە ده هەواڵی هەیە نۆی لە سلێمانیا ده هەواڵی هێن بابە ئەوەی ئەمانە دەیکەن بڕۆ سیرکە CNN تورک ئەوەی ئاوا ئەوەی کەی 24 بەرامبەر بە کورد دەکات بەرامبەر بە سلێمانی دەکات CNN تورک نایکات هیچ کەناڵێکی ئێرانی نایکات هیچ کەناڵێکی کە بە حساب لە بەغدا دوژمنی کوردن هیچ کەناڵێک ئەمە بەرامبەر بە کورد ناکات
ئەوەی ئاوا بەرامبەر بە کوردی دەکات ئەوانە دوژمنی کوردن لە ڕێگەی کەناڵەوە لە ڕێگەی پارەی زەبەلاحی دزراوی ئەم میلەتە ساڵانێکی زۆرە درامای تورکی پەخش دەکەن بۆ تێکدانی شیرازێ ئەم کۆمەڵگایە ڕاستیەکان دەشارنەوە باشە شەڕی ینی بڕسیکە ینی ئاوا بڕسیری کۆمنتەکانیکە باش یعنی بەهۆی ئاواوە خەڵکی و لێ ڕقی لە سلێمانی دەبتەوە سلێمانی ڕقی لە هەول یعنی ڕۆلی میدیا دەبێ ڕۆلێکی پۆزتیڤ بێت ڕۆلی میدیا دەبێ ڕۆلیە بێ لە ئاشکردنەوەی کۆمەلگا لە پێکەوە ژیان لە برایەتی خوشک و برایەتی لەوەی کە تۆ میدیا دەسەڵاتی چوارەمە دەزانی بەڕێز دەبێت تۆ ڕۆلت هەبێ لە پێکەوە ژیان ڕۆلت هەبێ لە ئاشتەوایی کۆمەلگا کەچی ئەوان بە پێچەوانەوە زۆر باشە کاگوەلیت بۆی خوێنی گەنجانی هەرچی نەڕژێ بۆی نیان خەنە زیندانەوە بۆی بێسەر و شوێن نەکرێن دەبێت چی بکرێت واللهی ئێمە هیچ چاوەڕێ وانە هیچ شتێکیان وانە چاوەڕێ ناکەین یعنی ئەوانە هیچ بەهای ئینسانیەتی مرۆڤاتی لاڵە قیمەت نییە ئەگە بەهای ڕوحێ ئینسان مرۆڤ قیمەت بە نەفسی دهۆ گەنجێک تێدا هاتە شەهیدکردن خەڵکی کەرکووی بی پشتی هنگی تو بەیە قەناتێکی حیزبێت تو پێ بکەنە بزەی کرد منی بینی بزەی کرد باشە چ کەرامەت و چ بەهای ئینسانیەتی لاڵوانە هەیە ئەو ڕوو برایە من یان کوڕێ من بێتە شەهیدکردن دەستێتە گولێتە حقێکی طبیعی وژی بێ وژی وەکی هەمە جحێلێت هەرکیە مافێ و بێکانێت چ تەڵابیاتە بینە بێت بخۆ کار بکات تو بکوژە بەدەلا تو بچە پرساوە تازیاوە تو ببەیە قەناتێ خۆ سوکاتێژی پێ بکەی ئەوە کەنگی ڕح و ئینسانەتی و مرۆڤاتی لاڵوانەیە یعنی نوکەم ما وەکو عەشیرەتە هەرکە هیچ شتێکیان وانە چاوەڕێ ناکەین چونکو تو چ تش لاڵە چونیە مرۆڤێکی ئینسانێکی خەڵکێکی ئەگەر چ تش پێ چونەبی دە چلگەهێتە کردن یعنی چلگە نایەتە کردن تو وێ هێزێ وێ قووەتێ بینە کەرامەتە مەلەتێ خۆ خەڵکێ خۆ دەرپەدەر بکەی هەشت کوسپێدێ هەتانۆ کە خەڵکێ تێدا بی زارۆکێ تێدای شیرخۆرە خەڵکێ تێدا ڕدینسپێ تێدا پیاماقولێ تێدای نەخۆشە ئەتە بۆ کۆمپانیەکێ تە کۆمپانیەک پێ مهمتر بیت ڕحا ئینسانێکی مرۆوەکی پێت وایە هەرچەکان گەنجانی هەرچی بچن کۆمپانیایەک زیان پێ بگێنن یەک و خۆیان ئەڵێن بستیانە بیتەقێنن مە دەستپێکی ئەگە مەویا بە مەزەرەر کۆمپانیادا بە ئەمدا زەرەرێ لێکەین حقیقەتی لە دیزاینەکەی نیان دەهێش دروست بکرێت مە وانات کرد هەڵ دەستپێکا بێتە دروستکردن مەهنگی وانات کرد ئەم داشین ئەوە نوکەتکەین دا هەنگیکەین مەگوت مەلەتی کورد استیفادای لێکات خەڵکی کوردی لە هەرچەکانی بۆ خەیاڵە گوتیانە ئەمڵاوگەیە لە نزیک ئێمە دەکرێت ئیتر لە استیفادای لێکات وەختێ مەزانی دیماهیە تنێک شەخصەک و بنەماڵەکە استیفادای لێتکەت و بێنا نەخۆش و سەرەتان و ئێش و ئازار ئەزێت کێشم و دووەنەکە ئەس بێم سەشۆڵژی بکەم عردێ من گوندێ من چ ئینسانێکی خوددان خیرەت بیت و هەیە قەبیل ناکە باشە بۆ پاڵاوگەیەک ناکەنەوە لە نزیک مەسیف و سەری ڕەش لەوێ هەرچی سروشتی جوان و هەرچی دار و درختی جوان و کەشێ مەمتەقەیە هەی کەش هەوایشی فێنێک بە بەراو لەگەڵ هەولێر 5 نمرەی فەرقا لەگەڵ ناوەندی بڵێ دووکەڵەکەش بۆ خەڵکی مامزاوە و کوران و ئەم شوێنە لەو ئەوە لە جادەی مەخموور لە جادەی مووسڵ بۆ هەرچیەکان باشە سەناعە و کارگە و پاڵاوگە کارگە نایاسەیەکان بۆ خەڵکە گەڕەکە هەژاردنشینەکان بۆ خۆشان کەشێکی ژینگەیەکیان دروست کردووە ئەی بۆ ناچی لە بلێ و بارزان پاڵاوگەیەکی دابێت خۆ ناجاناو بێتە بگۆرە ئەوان هەمر ڕێکاتوێن مەلەتێک کورد بکوژن بەڵێ وەختەی شەڕێ داعش هەبی مەگەلە فەرماندێت عەسکەری وەکو عەشیرەتا هەرکە هەبین هەموو ڕۆژێدا بێژن ئەو کەناڵێت ئەو ڕوو دژی مەڕات واستن کەناڵێت وان یەت کۆ حیزب پشگیریە لێت کات نەشێت دەنگی حەقیقەتێ خەڵکێکی مەدەنی بە شەڕێ داعش بوو داهاتن داخواز بن کە یەک لێدوان بەوان بدە نە لێدوان ئیعلانە هەندێت کرد هەرکی قەهرەمانن و قەهرەمانن و قەهرەمان هەتا یەک کۆما شەهیدا دای
ئەم داینە کوشتن هەتا لەگەڵمی باشی کە لەگەڵم نەمای تۆ جاشی پشتی هنگی شەڕێ داعش نەمایە یەتنای ئەو پاڵاوگە و ئەو کۆمپانیا ناو دلێ مەدا چێکرە دا هەمە بکوژن آخر گەلە ڕێکێت کوشتنێتای هەموو کوشتن ئەو نیە ئەس بێمە بەرامبەری تە چەکیل دەستێ من ئەس گولەکیل تەبدە لەسەر خۆیە گەلە ڕێکێل کوشتنێتایی نفسی حال کۆمپانیەکە ئینای ئاکرێ ئەوە مەفرەقی گرەسێنە کۆ بە پایتەختی عەشیرەتە هەرکات هێتە ناسین گۆڕێ ڕەحمەتی محیاغا هەرکی ژێلەیە کۆمپانیەکە ئەم زمانی خود بێژین یا گلێشە یعنی ئەو تشتێ ماوەیی ئەو کۆمپانیانات ناو نیوەکە گوندێن عەشیرەتە هەرکیا ئەو بێنە شەوێ هۆ بەڵاو بیتە ناو گوندێن عەشیرەتە هەرکیا ئەزێت بێژمەتە گەلە ناوێت کوشتنێتایی تو ئەوڕۆ هۆ ناهەی مە بکوژە بەس دێهەی مە بژەهرێ دێمە توش و سەرەتانکەی ئەوە مەوزوعی وێ دەسەڵاتی وێ بنەماڵەیە خەڵکێ مەژی تەبی تێبگەهیت یعنی نۆکامێت گەشتیە مەرحەلەکی خەڵکێ مە ڕۆژ بۆ ڕۆژ گوهێ خو نەدەنە هەندێک کوێلێت خۆفروتی یێت کو ژیانە خود تەسلیم و وێ بنەماڵەی کرە کو کەرامەت و شەرەف نییە ئەو ڕۆ بێن تویت بینێت دایکاتە خوشکاتە برایێتە بابێتە ڕدینسپێتە کو دایک و خوشکێتمە هەمیانە ئەو ڕۆڵ یە سپێدەیە کەوتە مەفرەقەی لاجانێ ئەو ڕووکە تو چ پشگیریە حکوومەتەکە نەحکوومەتەوە حکوومەت نییە ئەوە بنەماڵەیە کە حکوومەتەکە عسکەریە پۆلیسی بکەی تو بێ پشگیریە لێ بکەی دژی خەلکێ خو مێژوو ڕەحمێ کەسێدانەبەت ڕۆژێکێ دێهێن ئەو کەسێت کو ئەو ڕووکە پشگیریە وێ بنەماڵە زاڵم بکات پشگیریە وێ حکوومەتە فاشل بکات دەستێن عەشیرەتە هەرکاب دادێهێنە دادگایی کردن گەلە سوپاس بۆ بەڕێز هێمن مامەد ڕۆژنامەنووس بەڕێز وەلید هەرچی نوێنەری عەشیرەتی هەرچی سوپاسانەکەم بەو هیواین بەڕاستی ئەم میلەتی ئێمەی تر بەسە ماندووە بێگومان تۆ موچی گوناحە لەسەر کارەبا خەڵک بکوژی لەسەر ئاو خەڵک کوژی لەسەر موچار خەڵکە کوژی بەژە هەر خەڵک دەکوژی تۆ مەی کوژە دەتۆ دایمەزرێنە با دەستی منی لە پشت بێ بابێ من میدیا بێ باسی ئەم دوسێ ڕۆژێ ئەم هەموو مەسروفەیان کرد ئەم هەموو چەکەیان تەقان ئەم هەموو گولەیان تەقان ئێ باشە خۆ دەیکرد بەم هەموو مەساریفە هزار گەنجی هەرچیدا بمەزرێنی بۆ ماوەی 5 ساڵ کاکە ئەم هەموو هێزە هاتووە ئەم هەموو بنزینە ئەو هەموو هەمەڕە هاتووە ئەم هەموو بنزینە ئەو هەموو چەکە دەیتەقێنی بڕوا بکە بەشی دامەزرانی هزار گەنجی دەکرد بۆ 3 ساڵ بۆ 3 ساڵ بەداخەوە لە کۆتاییدا بە هیوای ئەوەی کە کوردستان ئاوادان بێ کوردستان ئارام بێ و خوێن لە پەنجەی هیچ گەنجێکی کورد نێت لە هیچ هاوڵاتیەکی کورد نێت و ئێمە ئاواتە خوازی ئەوە نین بەڵکو ئێوە خزمەتی خەڵک بکەن لە هەموو لایەکەوە و ئەو وەختە دەستی کەسیشی لە پشت نابێت هەموو هاوارێک دەستێکی لە پشتە دەستی ویژدانە دەستی برسێتیە دەستی بێکاریە دەستی بێ خزمەت گوزاریە هیچ هاوارێک نییە هیچ کوردێکیش نییە زۆر کە منەوانی بە پەنجەی دەست دەژمێرێن دیاریشەکێ دەستی دوژمنانیە ناوە خەڵکی ڕەسەنی عەشیرەتەکان قەت ئەوە ناکەن پارۆڕامەمان پێشکەشکردنە مولاتان ئەمانەتی خوای گەورە بن خواتان لەگەڵ